ئینسان لە کاتی مانگیرانە لە کاتی خۆرگیرانە سەیرێکی حاڵی ڕەسوول الله بکە صلی الله عليه وسلم، سەیری حاڵی ئەسحابی پێغەمبەری خوا بکە، سەیری حاڵی ئەسحابی یارانی پێغەمبەری خوا بکە. لەو کاتە کە مانگ ئەگیرا خۆر ئەگیرا ئەگریان، لەو کاتە کە مانگ ئەگیرا خۆر ئەگیرا بەڕاستی ئەترسان لە غەزەبی پەروەردگار کە تونتر بێ لە سەریان. بەڵام بەداخەوە ئێستا مانگ ئەگیرێ و خۆر ئەگیرێ خەڵ ڕەسمی ئەگرێت، ڕەسمی لەگەڵا ئەگرێت. لەو کاتە تۆ بترسی لە خوا، بۆ ذکری خوا بکەی، یادی خوا بکەی. إن الشمس والقمر لا ينكسفان لموت أحد. ئاگادار بن، وریا بن، فریو نەخۆن بە دەستوری زمانی جاهالەت. مانگ و خۆر عەلامەت و دەسەڵاتی وەحدانەتی پەروەردگارە. بۆ مردنی کەس و لە دایکبوونی کەس ناگیرێن، ناوەستن. کاتێک ئەمەتان بینی فەسەڵوا، پەنا بۆ نوێژ بەرن، پەنا بۆ دوعا بەرن. یان فەرمووی ئەمە نیشانە و دەسەڵاتی پەروەردگارە، ئێوە نوێژ بکەن و دوعا بکەن، سەدەقە بکەن، چاکە بکەن، تۆبە بکەن، بگەڕێنەوە. چونکە خوا یخەوف بها عیبادەه، خوا بەمە بەندەکانی خۆی ئەترسێنێت کە ئیتر خۆیان بۆ قیامەت ئامادەکەن، بۆ بەرزەق ئامادەکەن. ئەمە نیشانەی دەسەڵاتی پەروەردگارە. خوا بە ئومەتی ڕەسوول الله و مرۆڤایەتی ڕاگەیەنێ، پێیان ئەفەرمێت ئاگادار بن، ئەها ئەگەر من ئەو خۆرە بگرمەوە لێتان چی دەسەڵاتێکتان هەیە؟ ئەوەتە بارانمان بۆ نابارێ، هەمومان زیڕەمان کردووە، زۆرۆکمان چووە، ئەڵێن مشکە ساڵی ڕوومان تێکە، ئاو نامێنێ، ناڕەحەتە بین، ژیان ئەوەستێ. کێ دەسەڵاتی هەیە باران بارێنێت؟ کواسل هێزەکانی جیهان با بتوان بەر لە وشکە ساڵی بگرن، ناتوانن. تەنها و تەنها ئەوەی ئەبێ عەبدەکان پەنا بەرنە بەر پەروەردگار، بگەڕێنەوە تۆبە بکەن، ئیستیغفار بکەن، نوێژ بکەن، واز لە خراپە بێنن، واز لە ستەم بێنن، واز لە زوڵم بێنن، واز لە خیانەت بێنن. تەنها چارەمان ئەوەیە. بۆیە پێغەمبەری خوا لە فەرمایشترا فەرمێت: فإذا رأيتم ذلك فادعوا الله وكبره وصلوا وتصدقوا فافزعوا إلى ذكره ودعائه واستغفاره. حەدیسەکان بوخاری و موسلیم ڕێواتی کردووە. پێغەمبەری خوا کە ئەمەتان بینی ئەم دیاردانە، ئەم دیاردانەتان بیری پێ مەکەنن، هەڵمەپەڕن، تەنەکە لێ مەدەن، لە کۆنە تەقەیە کرا و تەنەکە لێ ئەدرا، یان وا بریدەین. ئەم جاهالەتە، ئەم نەزانینێ لە ئێستاشا بە مۆبایل و بەمانە تەسویر ئەکرێ و یان بەڕاستی چەپڵەی بۆ لێ ئەدرێت. هیچ ترس و خۆفێک نییە لای عەبدەکانی خوا. پێغەمبەرە فەرمێت ئەمتانە بینی ئێوە دوعا بکەن و داوا لە خوا بکەن، خوا بە گەورە ڕاگرن، خوا بە تاک و تەنها ڕاگرن، نوێژ بکەن، سەدەقە بکەن، خێر بکەن، بترسن، بگەڕنەوە لای زیکری خوا و دوعا بکەن و ئیستیغفار بکەن.